لای تەوەری یەکەمی بەردامەکەمانەوە گوتمان کە گفتوگۆ دەکەین لەسەر ڕاگررتنی ئاژەڵی ماڵی بە تایبەتی باڵندا لای هاوڵاتیان. ئێستا لە هەرێمی کوردستان ئەو بابەتە چەند گرنگی پێدەدرێت و ئەگەر کەسێک بێوێت لە ماڵەوە باڵندە ڕابگرێت دەبێت و پێداویستیانە چی بن بۆی دابین بکات بۆ ئەوەی کە بتوانرێتەوە باڵندەی بە شێوەیەکی دروست بەخێو بکرێت. هەروەها لەم ساڵ لە مانگی چواری ئەم ساڵەوە کۆمەڵەیەکی تایبەت بە باڵندەکان دروست کراوە بەخێوکەری باڵندەکان کە مۆڵەتی فەرمیان لە حکوومەت هەرێمی کوردستان وەرگرتووە. دەڵێن دوو ئامانجمان هەیە. ئامانجی یەکەمان بۆ پاراستنی باڵندەکانە، پرسیاریان لێ دەکەین چ کارێکیان کردەوە بۆ پاراستنی باڵندەکان و بەسییان چیە لە پاراستنی باڵندەکان. هەروە دەڵێن بۆ ئەوەشە کە کۆمەڵێکمان هەبێ و بەخێوکەرانی ئەو باڵندانە پێکەوە لێرە یەکدی ببینین و بیرروڕاکان و زانیاریەکانمان ئاڵگۆڕ بکەین. بۆم بەستە میوانداری هەرێکە لە بەڕێزان سۆران جەمال سەرۆکی کۆمەڵەکەمان کردووە، بەڕێز عوسمان ڕەسوول جێگری سەرۆکی کۆمەڵەکەمان کردووە. بەخێر بێ مستەوەکەمان و بەیانیتان باش. سەرەتا لە هەردووکتانەوە پرسیارە دەست پێ بکەم. کاک سۆران دواتریش کاک عوسمان، تو خۆت چەند باڵندت لە ماڵەوە هەیە، چەندێکە بەخێویان دەکەی؟ بەڵێ من لە ساڵی 1984ەوە کەناری بەخێوەکەم، پێشەوە کۆترمان هەبووە. لە ساڵی 1984ەوە تا 1994 لە کوردستان من کەناری و هەنێ جۆری کەی باڵندەم بەخێو کردووە. لە دوایەوە لە ئەوروپا لە ئەڵمانیا لە 2001ەوە هەتاکو 2013 هەر کەناریم بەخێو کردووە لەگەڵ کۆمەڵەیە باڵندەی کەیە. لە دوای لە 2013 گەڕاومەتەوە بۆ کوردستان یاڵی سەرەتای 2014 لێرە کەناری و زێبرا و چەند جۆرێکی کەم هەبووە. تا ئێستاش بەبێ چەندت هەیە ئێستا لە ماڵ؟ ئێستا لەبەروی من هاتوچووەکەم لە بینی کوردستان و ئەڵمانیا هەرەوەنە ئەتوانم هەم بێت کە بتوانم ئەویان بکەم زیاتر ژمارەیەکی زۆرم نییە ئێستا. بەستەنها لە ماڵەوە بەس کە عوسمان ئێستا لێرێک عوسمان وەڵام منیش ژەرۆک و کاکسۆران پێکەوە مەزموعی برادر بووین لە کۆنەوە لە ساڵی 1970 تێرمان هەیە و دانەبڕاوین لە بەخێوکردن. منیش لەوە چێ بڵێم ئێستا حالیان لە سەد جووتێک زیاترم هەیە. ژوورێکی تایبەتمان بۆ داناون وەکو خولیایەک چۆتە مێشکمانەوە ئێمە واز ناهێنین. هەر لە ماڵی خۆتانە؟ لە ماڵی خۆمانە بەڵێ. تەنانەت لە دوکانیش من دوکانی باڵندەم نییە، بەس لەوێش هەر بەخێویەکەین ئەیبەم بۆیە حەزەکەم ینی بەبێ باڵندە هەزەکەم کەوا ژیانەکە تەواو نییە، ینی یەکێکە لە تاواکەرەکە زیاتر لە 100 جووتە بڵێ. باشەمە چ چێژێک دەبیری؟ ینی ئێستا من کەسێک بووم لە ماڵەوە بڵێم مێ باڵندە بخوێنە بکەم لە ماڵەوە، چ چێژێکی لێ دەبینم؟ کاگرێبین هەتا نەگەیتە ئەو خولیایی کەوا بڵێن بەخێوکردنی باڵندە و قوڵایەکەی نازانی تام و چێژی چی. ئێستا من جۆرێک لە تێری دەنگم زۆرە، تێری فنسم زۆرە، ئەوانە ئینتاجی خۆ من زیاتر بەچکەن لای خۆم پەروەردە بوون، لای خۆمان هاتوون. حەزمان لە دەن و قەوسە تووتیم هەیە، هەرچی باڵندە جوانی ینی سیرەکەی لە دەنوکیەوە تا کلچی جوانێکی تایە زۆر بەیان ئیتر حەزەکەمان ناوەستێ. بابەتەکە هەم چێژی بینی نە هەم بیستنیشانی هەردوو بابەتەکەی لەگەڵ؟ بەڵێ زیاتر من حەزم لە تێری دەنگە. بەڵێ دەرونیە نیش لەوانەیە بنیشوە هەستەکەم وەکو شێوەیەشی شێوەکاری یا وەرزش یا ئەمەش پێداویستیەکە کە مرۆڤ توانێت لە ماڵەوە خۆی بەوە مەشغوڵکە هەم بۆ مناڵیش کاتێکی باشی لێ ئەڕوات لە باتیەوەی کەوا خۆی بەم یاری ئەلکترۆنیانەوە باڵندەش چێژی خۆی هەیە. یعنی من حەزەکەم لێرەوە بە کوردستان ڕابگەێنم سروشتی ئەمە باڵندەی زۆر جوانی تایە، زۆر چاکتیا، زۆر دەنخۆشی تایە، پێویستە پارێزگاریشی لێ بکەین و خزمەتیشان کردن. خولیا ئەمی ژەرگ وسە کەسێک باخێکیە لە ماڵەوە، باخێکی بچکۆلەیە، زۆر جار لەوانەیە ڕۆژانە چەند سەعاتێک لەناو ئەو باخا خۆی خەریکەکە بە گوڵ و بە بەوەی کەسی وا هەیە خولیایی یاریکردنی هەیە، وەرزشی هەیە، تر دووگۆڵیە با بڵێن هەج ئەوەیە کە ئەو چێژی لێ ئەبینێ هەرکی نییە. ئەرکەکەش بەشێکە لەو خولیایە، هەموو شتێک دانێ قورس بێ حتمما چێژی لێبینی لەبەرەوەی حەزت لە بابەتەکەی. بێ بچمە سەر ئەو پرسیارەشیانی هەر لەگەڵ ئەوەیە. ئێستا کەسێک لە ماڵەوە ینی منداڵەکەی داوای باڵندەیەکە کە حەزی لێتی ئەمانە ئەریمەرجە ڕاستە خۆبچە باڵندەکەی بۆ بێنە یان نا کۆمەڵێک ئامادەکاریت هەبێ بێت تۆ بزانی شارەزاییت لەمە هەبێ، شوێنی تایبەتی هەبێەوە، ئەجوایی ماڵۆت بۆی تەرتیب بکەی کە بەو شێوازێک بێ کە پێویستە، ینی بۆ نمونە نەک باڵندەکە بێنی و خوا نەخواستە دوای چەند ڕۆژێک یەکسەرە و باڵندەیە نەمێنێ.
زۆر ڕاستە لە پێش ئەوەی کە خێزانێک بیر لەوە بکاتەوە باڵندەیە بۆ مناڵەکەی بێنە کاتێ مناڵ داوای ئەکات ئەبێ ئەم خێزانە تێ بگات بۆچی باڵندەی ماڵی پێویستە بۆ مناڵ یا گەنجێک کە لە ماڵە هەبێت خۆمەکە لە هەموو جیهانە بە تایبەتی ئەوروپا کە زۆر پێشکەوتون لە هەموو بوارەکانە بە تایبەتیش ئێمە باسەکەین بواری بەخێوکردنی باڵندە و هەموو گیان لەبەرێکە بۆچی ئەوان زیاتر هەوڵی ئەوە ئێن مناڵ هەل لە مناڵیەوە لە بڵین لە باخچەی مناڵانەوە ئاشنا بکەن بە باڵندە و بە گیان لەبەرەکان چکە کاتێک کە مناڵێک داوای باڵندە ئەکات ئەم مناڵە تۆ هاوڕێیەکی بۆینی تەماڵەوە یعنی تۆ ئەم مناڵە هەموو مناڵێک تا تەمەنی 3 ساڵی ئەتوانی بڵین باڵندەیەکی ماڵی بۆ بێن یا هەت گیان لەبەرێ بێ بە مەرجێک ئەبێت تا 3 ساڵ کە تەمەنی 3 ساڵ بێ مناڵەکە دایک و باوک ئاگای لێ بچکە ئەم مناڵە تا 3 ساڵ جیاوازی یاریەکی ینی یاریەکی کە بووی ئەکریا بووچێک یا هەت شتێک کە بووی ئەکری لەگەڵم باڵندەیە نایکە ئیلا کاتێک کە ئیگرێت و ئەجوڵێ و لەوانی دەنوچێکی لێبگری ئەو کاتە ئەستی پێەکە بەس لە دوای تەمەنی 4 ساڵیەوە مناڵ هەست بەو جیاوازیەکە و لە دوای 6 ساڵیشەوە زۆر بە ئاسانی مناڵ ئەتوانێت کە ئەرکی سەرشانی ئەم باڵندەیە بگرێتە ئەستۆی کە ئەمە زۆر یارمەتی ئەو مناڵە ئەیە کە کەسایەتیەکی زۆر بەتوانایی بۆ دروستەکات تۆ هاوڕێکی بۆ دروستەکەی کە ئەبن بە هاوڕێی گیانی بە گیانی هەردووچان لە یەکتری و شت فێرە بن باڵندەکەش لە مناڵەکە شت فێرە بێ مناڵەکەش لە باڵندەکە شت فێرە بێ مناڵەکە بە تایبەتی زۆر لە ناو ماڵەکان تووتی و بەغبەغا هاتووە کە بۆ قسەکردن دەڵێن هاوکارێکی باشە بۆ منداڵ بەڵێ مناڵەکە تۆ ئەمە لایەنی دەرونی بۆ مناڵەکە تۆ فێری هاوڕایەتیەکەی ئەو مناڵی کە لەگە باڵندەیەکە بتوانێت مامەڵە بکا لە ماڵە ئەو مناڵە بە تەکیدی بۆ دوار ڕۆژ کەسێکی کۆمەڵایەتی دەرەچێت کێشەی لەگەڵ مناڵی کا نابێ بۆ پەیوەندی دوایەوە ئاژەڵ دۆستێک دەبێت کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە و ئەجزانێت ئێستا لای خۆمان زۆر گرنگی بۆ ڕوانە نادێت بۆ لە پەروەردەکردن بەڵێ دوورەکەوێتەوە لە زۆر یاریکە یا لە چوونە دەرەوە کە بە پێی تەمەنەکە کە تووشی ئەم مناڵە وەکو بڵێن دە توندی تیژی دیڕەخاتەوە کە مناڵ بڵین تووشی گۆشەگیری نابێت باڵندە کە تۆ مناڵێک یا هەچ مرۆڤێکی تەنانەت ئەگەر با بڵێن لاوێکیش بێت تۆ کە توانی لەگەڵ باڵندا چکەم ئەمە بەرپرسیارەتیە تۆ لەگەڵ باڵندەیەکە ماڵە بکەی با ئەم باڵندەی هەرەوە نیە تۆ بێ خواردنی بیتێ پاچی بکەیتەوە نەخۆش بێ بڵین چارەسەری بۆ شوێنی تایبەتی بۆ شوێنی تایبەتی بەتاکی دێ بێ شوێنی تایبەتیشانە بێت سەرما و گەرما سەرما و گەرما ئەمە هەمووی دوای بەڵامەوەی کە زۆر گرنگە ئەوەیە چکە ئەمە سوودێکی زۆری هەیە بۆ خێزانەکەش و بۆ منداڵەکەش لەبەرەوە بێ ئەم خێزانە بیر لەوە بکەنەوە خۆراک پلەی گەرما ڕووناچی شوێنی حەوانەوەیان شوێنی ئەوەی کە تیاژیان باڵندەی هەمووی بۆ دابینکەن خۆراکیان پێشەوەی کە بیر لەوە بکەنەوە باڵندەیە ڕابگرن لە ماڵەوە کاک عوسمان لە باسی خۆت باسی سروشتی کوردستانت کرد کە ژمارەیەکی زۆر لە جۆری باڵندەمان هەیە ئێمە سروشتەکەمان گونجاوە بۆ ئەوەی کە هەندێک جۆری باڵندە هەیە بۆ نمونە لە دەرەوە هەیە بتوانانی لێرەش ئێمە بەخێوی بکەین یان نادەبێ سا بۆ سروشتەکەش بکەین بڵێ زیاتر سروشتی کوردستان باڵندەی کۆسبەریان ساڵانە بڵێن دە جۆری بووکە سوورە و هەندێک باڵندەی تر ئەوانەی تر لە ئێرانەوە یەنە ئێرە لێرە ئۆسمە جنوب شوێنەکەی ئێمە زیاتر مستەقر نییە بۆ هەندێک باڵندە نەبێ وەکو مریشکە ڕەشەکە لێرە ئەمێنێتەوە ئێستا پێڵەن شەحرور بە عەرەبی یا نەختێک لە باڵندەی تر ئەمێنێتەوە بەڵام زیاتر کۆچبەرەکان لێرە هاتوچۆکەن شوێنەکەی ئێمە زۆر گونجاو و باڵندەی باشیشی تایە یعنی ئەوەی کە ئێمە ئەیبینین ئێستا لە کوردستانە جۆری وا هەیە دەنگخۆش جاری وا بۆ نەمان بینیەوە خاستن ئەو شوێنانی کە دەستی مرۆڤەکانی بەرنەکەوتۆ شێوە سروشتەکانیان ماوەتەوە زیاتر لە ناوچە سنووریەکان کۆچی ئەم باڵندانەش ساڵانە یعنی زۆرن ئێستا بۆ نمونە شکر بخوا لە پارکی ئازادیای بینیت بووکە سوورە هێلانی کردو بەچکەی هەیە یا لە گەڕەکانی تویمەلیکسەرەوە هەیەە یعنی ترسیان نەماوە کەمتر ئازار ئەدرێن بەس ئێمە ئەمانەیە سنوورێ دانێن بۆی بەتەواوەتی ئازار نەدرێن چکێسەکە ئەو گرتنیان ئەبینی لە ژێر پردەکە و مامەڵە نادروستەی کە پیانەوەکرێ زۆر ناخۆشە بەڕاستی سەر تەوەرەی کە دواتر باسی بکەم لە کۆتایی بورگەکەم باڵندی پاراستنی باڵندەکان ئێوە چیتان کردووە لەم بابەتەوە ئەو کارانە چین کە پێویستە بکرێت لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە بۆ پاراستنی باڵندە
وڵای ئەمە لە زووشە لە باخی گشتیش کەمپینێکمان ڕاگەیان من و کاکتۆرە مەجموعەی برادەر بووین هەمومان داواکار بووین لەوەی کەوا باڵندە ڕاو نەکرێت ئەگەر ڕاویش بکرێت بە ئیجازە ڕاوکرێت وەکو وڵاتانە نەک هەر هەڕەمەشی کە ئەچن بە سیکۆتین و بە شێوەیەکی ناشرین ئەو باڵندەیە ئازارە دەن زۆر بەشیان ئەمرن نازان خواردنیان چیە خۆی گرنگترین شت ئەوەیە بۆ باڵندەی ماڵیش لەو کاتێکە جەناب پرسیارەکە لە کاکسۆران کرد کەوا باڵندەی ماڵی ئەبێ یەکەم کاتێ هەبێت کاتێکی باشە هەبێ بۆ خێورنی باڵند دوایی پێدانی خواردنەکە بزانی ئەو تێرێکی شێوی ئەگرێ نازانێ خواردنەکەی چییە نازانێت لە چ جوێکە ئەژی نازانێت بەس بۆی کەوا مادەکەتان ئامادەن ینی ڕێنمایی بن بە خەڵک لەسەر یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوە بووە ئەنجا ئێستا ئێمە چێ داوامان لێو کا زانیاری ئێنێ وەک کۆمەڵەکە چێژ بیوێ ئێستا خۆشی ئەتوانێت بەهۆی ئەم تەکنۆلۆژیا ئێسەوە بۆ بەخێوکردنی باڵندە لە ماڵەوە بۆ پاراستنی باڵندە زانیاری وەرگێت هەندێک باڵندە لە دەرەوە دەهێنرێت حەزەکەم قسەیەک هەم لەسەر نرخەکەیان بکەین هەردووکتان ئەگەر وەڵام من بنەوە هەم قسە لەسەر نرخەکەیان بکەین هەند لەسەرەوەی کە تێستی باری تەندروستیان بۆ دەکرێت کاکسۆران خۆی چەند ساڵێکە باڵندەی هێناوە لە ئەڵمانیاوە لە دەرەوە ئەو زیاتر لەو بوارەیە نرخەکان چۆن تۆکو کڕیان نرخەکان ئەگۆڕێت عەرز و تەڵەبە لیان ڕازیت لەو نرخانەی کە لە ناو هەرێمی کوردستان هەیە زۆر جار ئاو زۆر جاریش نا زۆر جار هەیە بڵین کە کەم ئەبێت سعرەکانی زۆر بەرزەکەنەوە خەڵک ناتوانێت بیکرێت اینجا دوایەوەشدا ئەبەزێتەوە کە بێتەوە وەکو بڵین ستانداردێک نییە کەەوە بڵین نرخەکان لەیەک نزیک بێت بەسمەوە ینی ئەوەی کە هەیە ئێستا لای خۆمان ئەڵێن بازاری ئازاد سیرەکەی بۆ نمونە لای خۆمان لەوانەیە لە مەسبابەتی جلوبەرگ بیان خۆراک بێمانە قسە لەسەرەوە کرێت کە زۆر گرانە لە هەرێمی کوردستان لە چاو لە دەرەوە بۆ نمونە لە وڵاتێکی تەیشمەوەکو تورکیا باسی بابەتی باڵندە شەر وایە گرانە لە چاو وڵاتانی دەوروبەرمان نزیکن لە سعرەکانی ئەمەوە زۆر هین نرخەکە زۆر گرانیە لێرە بەڵێ بازاری باڵندەش وەکو ئەم نەهاوەتی کوردستانی گرتۆ لە نرخە ئەوەش تاسیریشی زۆری چکە ئەمە چێتە بابەتی کەمالیات و زەوقەوە ینیەوە نییە کە زەروریەتیشی زۆر گەورە نییە بۆ ئینسان لەبەرەوە نرخی باڵندەش دابەسیوە لە چاوچاران زۆر کاکسۆران هەمان پرسیار لە بەڕێستان ئاەت ئەوانەی کاکوسمان تۆوەغی فرە ساحەکەیتەوە بەڵێ تێست دەکرێن لە ڕووی تەندروستیەوە یەکەم بۆ تێست لە هەر وڵاتێک ئێمە باسی ڕێگەی قاچاق ناکەین ئێمە باسی ڕێگەی فەرمیەکە بچکە دوو ڕێگە هەیە ڕێگەیەک هەیە بە قاچاقێت ئێمە باسی ئەویان ناکەین چکە کە قاچاق قاچاقی تر ئەمە بەڵام ئەوی کێکە لە ئەوروپاوەیەت لە 100% تێستەکە چێ لەوێ وەرەقەی بڵین سرتیفیکاتی بۆ ئەەکەن لەوێ بۆ ئەەکەن کامیتیان تێرانە کە هیچ کێشەیەکیان نیە دکتۆری تایبەتیە لەوێ یەسەی تێرەکانەکات بە پێی جۆری تێرەکە بۆ نمونێسا بە بەقاکێت ئەبێت دوو جۆر تێستی هەبێت کە پێ ئۆترسیتیس ئەبێ ئەو دووەرەقەی هەبێت کە لە 100% ئەم تێرە کێشەی نییە بەڵام تێری بچووکتر کە کەمتر بڵین نەخۆشی هەیە و دکتۆریە و سیرێکا و بەگشتی و ئەگەر کێشەی نەبێ وەرەقەی بۆکات لە ڕووی تۆبی ڤێتەنەریەوە بەڵێ پێشکەوتوین ئێمە بەداخەوە لە بواری ئەوەی ئێمە باسێکین باسێکی دەرمانەکانیش بکەی کوالیتی دەرمانەکان دەرمانی پێویستمان هەیە بۆ ئاژەڵان بە شێوەیەکی گشتی بڵێن و تایبەتی باڵندەکەیەوە خۆتان ئەو پرسیارە لای خۆ بینەوەکم بیرم چێتەوە یەک خاڵ زۆر زۆر گرنگە کە باس کرێت کە باسی نرخی باڵندەکرا ئێمە کێشەکە لەوایە لە کوردستان کە عوسمان باسی کرد ئەو باڵندانەی کە کەمەیە کە لە دەرەوەیەت کە ئێمە زیای ئەەکەین لێرە کێشە ئێمە لەوایە یعنی ئێمە تێکەڵمان کردووە تێکەڵەکە لەوایە کێ بەخێوکەری باڵندەیە کە سربەستە ئەم بەخێوکەرە کە خۆی ئارەزویەکە و بابڵین خولیایەتی لەگەڵ کەسێکە بۆ لایەنە بازرگانەکەی بیریەکاتەوە ئەمی ژەر سربەستە و شەر دوکیشان زۆر زۆر ئاساییە کە بیری لێ بکەنەوە ئێمە لە ڕێگەی کۆمەڵی بەخێوکەرانی باڵندەوە لە هەموو جیهانی شاوایە نەگەر کوردستان لە ئەوروپاش بە هەمان شێوەیە کاری کۆمەڵی هەموو کۆمەڵەیەک ئیتر بە هەج ناوێکەوە بێت ئەوەیە تۆ ئەم پوختەیی بەخێوکەرانی باڵندە کۆبکەیتەوە بۆ ئەوەی ئامانجی سەرەکی ئەم کۆمەڵەیە ئەوە بیا ئامانجی سەرەکی بەخێوکردنی باڵندە لە وڵاتەکە ئەوە بێت تۆ ئاستی بەخێوکردنی باڵندە وەکو بەرهەم وەکو لایەنە ئاسی ڕۆشنبیری تاگ لە کۆمەڵا وەکو بەشداریکردن لە وڵاتەکانی کە لەسەر ئاستی جیان بەریتە پێشەوە ئەمەش بە هەموو کەسێ ناکرێ بەڕاستی ئەمە وەکو لە سەرەتاوە باسمان کرد تۆ باسی باڵندەیەکی ماڵی ئەکەیکەیشە ڕای گرێت کە ئەمە بەرپرسیاریە ئەنجا کەسێک کە عوسمان باسی کرد 20 جووت
کە ئەڵێن جوود یعنی دوودانە یعنی کەسێ خاوەنی 40 تەیرە 50 تەیرە 100 تەیرە کە لە ماڵەوە بە خێوی ئەکات بۆ ئەوەی پەری پێبستێنێ ئەمە ئەرچێکی زۆ قورسە بە هەموو کەسێک ناکرێت ئەمە بە کەسێک ئەکرێت کە بەڕاستی خولیای هەبێ لەگەڵیا ئەم باڵندەی خۆش بێ پوختەی ئەم هەڵبژاردێ ئەمە زۆ گرنگە کە بتوانی هەڵی بژێرین و بەهای باڵندەکانی خۆشیان بزانن چکە کێشەی ئێمە لە کوردستان ئەوەیە بەرهەمی ناوخۆمان کە بەرهەممانە بێت نرخی باڵندەکانمان دائەبەزێت وەکو کە عوسمان باسی لە پرسیارەکان من ئەوە بوو ینی ئەو باڵندانەکە ئەوە بەشێوەیەکە لە ماڵەوە بۆ ئەوەیە کە بەرهەمتان هەبێت وای کردووە کە ئەمە وردە لە بەرهەمی ناوخۆیمان هەبێ هێندە پشت بە دەرەوە نەبەستین بەڵێ لە ئەوروپا هۆڵندا و بەلجیکا دوو وڵاتن زۆ بەناوبانگن بە تایبەتی بەلجیکا کە بەشێک لە ژێرخانی ئابوووریان لەسەر بەخێوکردنی پەلەوەرە بەگشتی بە باڵندە و بە گیانلەبەر و بە هەموویەوە داتاکت لایە بودجێ ساڵانیان چەندە بۆ ئەوە ئێستا ئەم تشکە نەمان پرسیوە باشە کاک عوسمان ئەو پرسیارەی کە لە کاک سەورانم کرد بەڵێ لە بابەتی تۆبی ڤێنتەرنەری هێندە پێشکەوتوین کە گرفتمان نەبێەوە ئەو دەرمانانەیەن ئەوەی کە لەناو خۆمان ناهەیە بۆ هاوڵاتیان خۆیان گرفتێکی زۆری کوالیتیمان هەیە بۆ باڵندەکانیش بەمان بەداخەوەی ئەمە زیاترە لە مرۆڤ بەڵام ئێستا ئەمە زیاتر پەنابێنە بەر دەرمانی مرۆڤ جاری وایە چکە دەرمانی ڤێتەرنەریەکان جاری وایە باش هاتووە بەڵام تەقلیدی زۆری هاتووە لە سینەوە لە شوێنی ترەوە دەرمانەکان هیچ تەسیریشی نەبووە جامە لێرەوە حەزەکەم ڕابگەێنم باڵندە پەنا نەبینە بەر دەرمان زۆر خراپە بۆ باڵندە چکە ئەو لە مرۆڤیش ناسکترە هەتا بتوانین ئێمە بەرگری باڵندەکە زیاد باش بکەین ئەویش یەکەم بە پاکوخاوێنی دووەم بە خواردنی تازە سێهەم مەلە و هەتا و ڤیتامین ئەوانیان بۆ دروستکەین پەنا نەبینە بە دەرمان ئەگەر ناچاریش بووین پەنابینێ بەردەرمان ئەبێ یەکێکی شارەزا و دەرمانێکی کەم شتێکی ئاسان ئێستەمە زۆر جار تێرەکانمان کە نەخۆشەوێ بە چای گوڵەبەی بوون یاخود بە سیر یا بە دەرمانێکی کوردەواری خۆمان سروشتی باشتر یەکەن ئەوەی کەوا بەنابێنینە بەر دەرمانی چکە دەرمانەکان من بەڕاستی ئێستا تایلۆسین دەرمانێکی باشە جارێک بەکارم هێنا من بۆ باڵندەیەکم تووتی باش بوو بەڵام جاری دووەم کڕیمەوە سێرەکەم تاسیری نەبووە کە لەزگەکە لە ئابم لە باتی هۆڵندی بە سێرەکەم لە ژێرەوە تەزویر کراوە بە سینی یعنی ئەوە شتێکی زۆر خراپە دوایەوە حەزیەکەم چۆن ئێستا دەرمانی مرۆڤ سەرپەرشتیەکری ئۆگەڕێن بە دوایکلینکی ڤێتەرنەرەکانیش بگەڕێنەکە دەرمانێکەوە خراپ بێ بۆ باڵندەی گیان لەبەرە حەزەکەم لێرەوە پێیان بڵێ کۆنتڕۆڵ کرێ بکرێ باشترە من نازانم ڤێتەرنەری پرسیارەکەم بەشێکی ئەوە بوو هێندە پێشکەوتوین ینی پزیشکی ڤێتەرنەری باشمان هەیە بەڵێ باشمان هەیە و بەڵام من برادری باشم هەیە پرسیارم لێکردن توێتی کاکە گیان ئێمە لە دەواژنەکانە زیاتر ئیژەکەین وەک لە تێری زیینە و لە بەرەوەی دەواژنەکان بۆ ئەوانیش باشترە بۆ نمونە چێتە قاعەیەکەوە 5-6 مریشکی تایە ئەگە دەرمان بۆ بنووسێ لەوانێ بای 1500 دلاری بۆ بنووسێ بەڵام بێت تێرێکی پسکۆلە بۆ ئێمە چاکاتەوە باشکایە دەرمان بابێ هاوڵاتیەک لەوانێ بای کەمێکی کەم بێ لەبەرەوە ئەوان زیاتر پەرە بە مریشک و گاوگۆتاڵێن گەورەکان کاک سۆران ژمارەی ئەو خێزانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان تەوانەمە ئێمە فۆکسەکەمان زیاتر لەسەر باڵندەیە بە حکمێکەوە بکەنەنا بە شێوەیەکی گشتێسە ئاژەڵی ماڵی زۆر بۆ بە تایبەتی پشیلە و سەکە خەڵک لە ماڵەوە زۆر ڕایدەگرن ژمارەی و کەسانی کە باڵندە ڕادەگرن لە ماڵویان بە شێوەیەکی گشتی ئاژەڵی ماڵی لە هەرێمی کوردستان زۆر بووە ئاژەڵ دۆستیمان زۆر بووە بەڵێ زۆر بووە و بە شێوەیەکی زۆر دیاری زۆر بووە ئێمە کێشەکەمان لەوایە لە کوردستان زۆر شتێمە بە هەڵەتی گەیشتوین ئێمە بواری ئێمە مەسەڵ بڵین بواری باڵندەیە ئەوەی کە گرنگە ئێمە هەموو کاتێک لە کوردستانە خەڵکیشی زۆر هەل لە زۆر لەو پێشەوە لە کوردستان خەڵک خولیایەکی زۆری هەبوو بەرامبەر باڵندە کەسی زۆر مەزن و گەورەمانەیە کە خولیای باڵندەی هەبوو باڵندەی ڕاگرتووە کەوی ڕاگرتووە کۆتری ڕاگرتووە یعنی ئێمە لە کوردستان ئەیبینین بە شێوەیەکی زۆر بەرچاو کە پێشکەوتووە کە خەڵک سەری تێکردووە کە خەڵک حەزی لێتی کە ئێمە وکوتمان زۆر ئاسایی شەکەری چێ باڵندەش ڕابگرێت وکولایەنە ئابوووریەکەی بیری لێ بکات و سوودی لێ ببینێت ئەمە زۆر گرنگە و لە کوردستانی شەو کە عوسمان باسی کرد ئێمە زۆر سروشتێکی گونجاومان هەیە بەس کێشەی ئێمە لەوایە
ئێمە هەوڵی ئەوە بین پشت بە گەرما بڵین بە فێنکەرەوە نەبەستین لە هاوینا و لە زستانی شاب پشت بە گەرمکەرەوە نەبەستین چکە باڵندە خوا خۆی وای دروست کردووە کە بەرگەی پلەی گەرمایی بەرز ئەگرێ بەرگەی پلەی گەرمایی گونجێنێت خۆی بۆ بەڵێ بەڵێ لەژێر خۆی وا دروست بووە کە ئەم باڵندەیە کە نووست بڵین پلەی گەرمایی لەشی جێگر ئەبێ ئەوەستێت یاین لە پلەیەکە ئەوەستێ سار بێ و گەرم بێ و کاریگەری تێ ناکات بەڵام ئێمە کە هاتین لە زستانە گەرمکەرەوەمان بۆ دانا و لە هاوی نافێنکەرەوەمان بۆ دانا با بڵین وا بڵین بووی تێبگەین ئەو ئۆتۆماتیکان ئێمە تێگەین یعنی ئەو جیازی کە با بڵین ئەو پارچە یا ئەو بەشەی کە خۆ گونجاندنیان بەڵێ بەڵێ کە تایەتی لە لەشی باڵندەکایەتی بەرگریشیان کەمە بێتەوە بەڵێ تۆ هەموو کاتێک مرۆڤ کە هەج کێشەیە بکێتە هەج ئەندامێکی جەستەیەوە بەرگری کەم ئەبێتەوە کە بەرگریشی کەم بۆ زۆرتر تۆ بەرەوەڵاتی کێشەوە بێت کاتمێندە نەماوە ببوورن ئەگەر دو قسەت کاک سۆران بە تایبەتی لە بواری پاراستنی ئاژەڵە کاگە قسێکم بۆ بکەی کاکوسمە باسی ڕاوکردنیشی کرد بە تایبەتی ئێستا هەندێک ئاژەڵی دەگمەنمان هەیە کەو بە تایبەت هەیە خەڵک هەیە بەخێیەکە لە ماڵەوە بەڵام ئێستا بەداخۆیانی ڕاوکردنەکەونە زۆر بۆ خەریکە و ئاژەڵە دەگمەن و جوانشمان لەدەست دەدەچێت ئێمە هیوامان وایە کە وکو لە هەموو جیهانە وایە ئێمە هەموو باڵندەیەک و گیان لەبەریەکی ئەم وڵاتەکە لە کە ئیبینین لە دەرەوە لە هەر شوێنێکی سروشتی کوردستانە ئەمە سەرمایەی سروشتی وڵاتە و هەموو یەکێک ئێمە بەرپرسیارین لی کە بیپارێزی چکە ئەمە هەم بۆ خۆمان ئەمە زۆر جاریش باسمان کردووە ئەمە ئەوسەنگیەک دروستەکە لە سروشتە ئەمە هاوسەمە هەرو لە خۆیەوە دروست نەبووە ئێمە ئەمە سەرمایەکی سروشتیە کە ئەبێ بیپارێزین ماڵەکان هەوڵ بن لە کاتی گەرما و سەرما کە پلەی گەرما زۆر بەرزە بێتەوە یادا ئابەزێ باڵندە و گیان لەبەر کە خۆراکی دەست ناکەوێ ئەو خواردانەی کە لە ماڵەوە لێمانەمێنێتەوە هەوڵ بین لە شوێنێک ئایا بە پارێکی ڕداینێت بابەتیشمان بینیوە بە تایبەتی لەوە زیستانە کا عوسمان زۆر لە ڕێکخراوەکان زۆر لە ژینگە دۆستان حتمما ێوشیتیا بۆ لەو بابەتانە خۆیان ڕۆشتون گەرم و ئینیان بردۆ بۆ باخی گشتی بێیان بۆ سەرچیاکان بێ بۆەوەی کە ئەمە بابەتێکی گرنگە لە بابەتی هەندێک باڵندەشمان بەر ئێمە لە هەواری شاروانە کۆمەڵی باڵندە لەگەڵ کاکسوەرانە ڕۆشتین لەگەڵ قسەکان ببوورە کاتم زۆر کەم باو ئەمەشی بۆ زیاد بکەی کۆتر باز و کەو بازەکانیش دێنە ناو کۆمەڵەکە ئێوە یان نایوەتەنا جارێ ئێمە نەهاتوون ئەگەر پەیوەندیشمان پێ بکەن و شێوەیەکی لەگەڵ گونجانی کۆمەڵەکەمە گونجێن ئاساییە ئەگەر یەک دەقەشبەی بەسەر ئەو بازە ئێمە تەمان کە ئەڵین باز وشەیەکە لە کوردستان خەڵک تۆزێک ئەوەی هەیە خۆی بەخێوکەرە بەخێوکەری کۆتر بەخێوکەری لە هەموو جیهانە بە کورد بە ئەڵمانی بە ئینگلیزی بە ئیتالی بە بەلجیکی بە هەموو زمانەکان بەوەی باڵندە بەخێوەکە پێوتێن پێوتێ بەخێوکەر کە بە عربی پێوتێ مڕانی کۆتر باز و کەو بڵین بەخێوکەری کۆتر یاخود بەخێوکەری مریشک ئەمە وشەیەکە لە هەموو جیاناوایە کە بە ئینگلیزی پێوتێ برێدەر بە عربی پێوتێ مڕەبی ئەگەر وەری بژێڕین بۆ ئەبێ بە بەخێوکەر کە ئەمە وشەیەکی کوردی جوانە ئێمە داوا ئەکەین لە هەموو ڕاگەیاندنەکان لەو بەڕێزانش ئێمە لەم دووە بەخێوکەری باڵندە ڕێنمایکی زۆر باش بوو بابەتێکی تازەش بوو زۆرکە وشێ بەکانە لەو کاتا بیرێمەشکەوتەوە زۆر سپاسستان خۆش بێ بابەتێکی گرنگ بوو کە بێگومان ینی زۆر جار من گرەیم لە خەڵک هەبووە لە مەسلەی بەکارهێنانی خاوەن پێداویستیە تایبەتەکانی شانی گلەیمان لیان هەبووە کە زۆر کەس ئەو شانەی بە هەڵە بەکارێنە بە شێوازێک بوو کە بەرامبەرەکەی پێ ئەشکان وردە وردە ئێستا ینی هەنگاون درراوە بۆەوەی کە وشانە کەمتر ببنەوە چۆ سپاسانکێکە و ششتان سپاس بۆەوە هەرێکە لە بەڕێزان سۆرانجەما سەرۆکی کۆمەڵی بەخێوکەرانی باڵندا بە بەڕێز عوسمان ڕەسوول کە جێگری سەرۆکی کۆمەڵەکە و لە هەمان کاریشە خۆتان عاشقی باوری باڵندن هیوادارم کارەکانتان و جێگە دەستان زیاتر دیار بێت هەنگاوی وەزان زۆرترمان ماوە لەو بوارابینێ زۆر سپاس بۆم کە تەوەری بەرنامەکە لەگەڵمانە بوون.